نافخاکا هەرێما کوردستانی تێنی ئازار و پرسگرێک لە پەیخواانە. ڕوویدانە دوێ ئەلبەتە ئەم توندی پرۆتەستە و شەرمزار دکەین ڕوویدانێکە زۆر کرێت بوو نایاسایی نادەستوری و ناکوردانەش بوو دەست درێژیکردن بۆ سەرهێزێت پێشمەرگە یاسایی و دەستوری دەڤەرێکێک و هەمی عرفێکی قانون بیت هەر تشتێکی هەبیتن دەڤەرە ژێر دەسەڵاتە پێشمەرگەیە و سەر جادێژی دەستڕێژیال پێشمەرگە هاتیەکردن ژبلی و شەهیدبوونا پێشمەرگەیەکی و برینداربوونا پێنج پێشمەرگا و حادثەیەکە زۆر مؤسف بوو بەس کاریگەریەکە زۆرە سایکۆلۆژیش یا خراپە هەبووی سەر هەمی کوردێکی دلسوز هەمی کوردێکی شەریف هەمی کوردێکی نیشتیمان پەروەر هەبوونا پێکەکە لێ دەڤەرێ ژبلی دەردەسەریە و گرفتاریە تشتێکی دی بوو هەرێما کوردستانی نەبووە ئەم دەبێ پرسیارێ هەمی کوردێکی شەریف کەین هەبوونا پێکەکە وێرە بوو چییە چەکدارێت پێکەکەل وێرە چ دکەن چەکدارێت پێکەکەل عمقا هەرێما کوردستانی چ دکەن نەدەڤەرێکە سنووریە بێژیەک و بەر تورکایەت ڕەویەت هاتی داخلی سنووری بووی ئەم بەس بێ پرسیارێت کەین هەبوونا پێکەکەل مەخمور بوو چییە هەبوونا پێکەکەل ئەو دەڤەرات هیچ شەرتێدا چێبووی بوو چییە هەبوونا پێکەکەل قەندیلی بوو چییە ئەگەر پێکەکە ڕاست بێژیتن و فعلا دێ ڕوبەڕووی داگیرکەرێت کوردستانە ببیت داگیرکەرێت کوردستانە دیارن کینە ئەو جێک و پێویستە و خەباتێ لێ بکەت و خەبات خۆ چەکداری لێ بدەتە مەشاندن دیارێت کیڤە حکوومەتە عراقیژی êrişa PKK سەرهێزا پێشمەرگە لە سینۆرێ Duhokê شەرمەزاردکردوەکی êrişek لەسەر سەروەریا وڵات دبینێ و دێ تەدبیرên پێویست لە دژی وان بگرن. ئۆفیسا سەرۆکوەزیریە عراقی داخوایانیەک دەربارەی êrişa Duhokê PKK هەمبەرێ هێزا پێشمەرگەیەن کوردستانê li parêzgeha Duhokê ve şançek da